كعبد الله خوا بركته ده أحوالت باشي سلامتي باشا سلامتي يا خو باشا أحوال باشا ساكن أوه توي شد سينا نو توه والله ما وصل قرمة وجوعي والله كاريك يزور باش دكان پیغمبر صلى الله عليه وسلم لفرمایشتکی دا کله صحیح مسلم دا تو دا فرميت من كانت له أرض فليزرعها هر کەسێک ئەرزێکی هەیە پارچەزەویەکی هەیە بە ئەو پارچەزەوی بکاتە زەڕاعەت و داچێنێت دەفەرمێ ئەگەر بۆ خۆی ناتوانی با بیداتە برایەکی مسلمانی یەکێک لە زانایان دەفەرمێت زۆری زەڕاعەتکردن باشترین خێر و پاداشتی بۆ خاوەنەکەی هەیە دەزانی بۆچی لەبەرەوەی دەفەرمێ یان ئەوەتانەیە بۆ خۆی لێ سودمەند دەبێت یان ئەوەتانەیە خەڵک لێی سودمەند دەبێت یان ئەوەتانەیە باڵندەیەک حیوانێک لێی دەخوات خێر و پاداشتەکەی بۆ خاوەنەکەیەتی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک زراعەتێک بکات فەلاحەتێک بکات تۆیەکی داچێنێت ئەگەر ئینسان لێی بخوات ئەگەر حیوان لێی بخوات ئەگەر باڵندەیەک لێی بخوا هەر شتێکی لێی بخوا ئیلا خێر و پاداشتی بۆ خاوەنەکەی دەبێت لەبەرەوە ئیمامی نەوەوی دەفەرمێ باشترین زۆری کار و کەسابەت بریتیە لە زراعەتکردن بۆچی چونکە ئەو زراعەتە یانەوە تا خۆت لێی سودمەند دەبی یان ئەوەتانەیە مسلمانان لێی سودمەند دەبن یان ئەوەتانەیە وەکو یەکێک لە نووسەرەکانی سەردەم دەڵێ باشترین زۆری بنەمای ئابووریە بۆ وڵات بۆچی چونکە یەکێک لە بنەماکانی ئابووری وڵات کە وڵات پێی دەبوژێتەوە و سوودی بۆ خەڵکی دەبێت بۆ وڵاتەکەشی دەبێت بریتیە لە زراعەت و کشتوکاڵکردن بەڵام ئێمە لە وڵاتێکی دەژین زراعەت و کشتوکاڵ چۆن دەڵێ نەتامی ماوە و نا پاداشت و نەخێری هەیە و نا سوودی بۆ خاوەنەکەی هەیە ڕەنگە حکوومەت وەکو پێویست دەعمی فەلاحەکان نەکات هاوکاریان نەکات پشتگیریان نەبێت بۆیە بەڕاستی ئەو زانایە دەڵێت باشترین زۆری بنەمای ئابووری بۆ وڵات بریتیە لە زراعەت و کشتوکاڵکردن کە وڵات پشتی پێ ببەستی و وڵات پێ ببوژێتەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم باشترین ڕزق و ڕۆزیە کە ئینسان دەستی بخات بیخوات باشترین چۆن دەڵێ پارویە کە ئینسان بیخوات بریتیە لە من عمل یەدیه بریتیە لەوەی کە کار و کەسابەتێک بەدەستی خۆی بکات ئەو کار و کەسابەتە ئەو زراعەتە ئەو کشتوکاڵە یاخود ئەو پاروەنانەی کە ئینسان پەیدای دەکات یان ئەو بژێویی کە ئینسان پەیدای دەکات پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوە باشترین زۆری ڕزق و ڕۆزیە کە ئینسان بەدەستی خۆی پەیدا دەکات ئەو تۆ و زراعەت و کشتوکاڵەش ئینسان کە بەدەستی خۆی دەیکات پاداشتەکەی بۆ ئینسانی زۆرە و باشترین زۆری ڕزق و ڕۆزیشە بۆ ئینسان و هەروەها بەڕاستی شتێکی حەڵاڵیشە ڕەنگە لە زۆربەی کار و کەسابەتەکان حەڵالتر بێت خوای گەورە بەرەکەتی تێبخا ئینشاءالله مامەستا پێم سەیرە خەڵکی ئێستا زەعیف و لاواز بۆچی دەپارێتەوە لەوی لەوی کوڕە وەڵڵا کابراک لە بۆ خۆ زراعەتی بیشێکی بکە دڵنیا بە خۆی گەورە بەشی هێندی هەر دەبێت الله بەرام بەس خەڵکە زەعیف و لاواز بووە چی لە دەسەڵاتدارێکی و لە کەسێکی لێ دیروی دەپارێتەوە دەنا کوڕ ئینسان ئەو حەرزەی داوە خوای گەورە ئینسان ئەگەر لە بۆ خۆی ئیشێکی لێسەر بکە قابلی بەشین دەچێت دەستێ وەڵا برام ئەگەر ئینسان هەوڵدات و پشت بە خوای گەورە ببەستی خوای گەورەش کاری بۆ ئاسان دەکات ئیمامی نەوەوی دەفەرمێت باشترین زۆری کار و کەسابەت زراعەتکردنە زراعەتکردنە یان پاداشتی بۆ خاوەنەکەی دەبێت سوودی بۆ خاوەنەکەی دەبێت یان ئەوەتانەیە بەرامبەرەکەی موسڵمانێک حیوانێک باڵندەیەک لێی دەخوات ئەوەش هەر خێر و پاداشتە